بینەرین ڕێزدار ئەف دەمەوە باش هیڤیا دەمێن خۆش و سەلامات بووەت خازین خوشحال و بەختەوەرین جارێک دنی گەهشتنێف دیدارەوەین بەڕێز بۆ پێشکەشکردنا خەلەکەکا دیش بەرنامەوە بەرنامەی کوردی وێجاریژی دیدگەلوەدا بین بۆ خزمەتکردنێکێ بۆوێن بەڕێز ژێر ناوۆنیشانێکێ ڕەمەزان و مافێن کاربەری هەلبەت مافێ کاربەری دوێتن زانین و هەستکردن و ڕوشەمبیری هەبیتن هەمبەروا مافێن کە بۆ کەسێک کاربەر هەنە و هەروەسا دوێتن زانیاریژی هەبن هەمبەروان ئەرکێن کەونە سەرملێ کاربەری یانکو کەسێ مستەهلک ئەتێتە بەحسکردن کە دبێژن دوێتن ئەو کەسێ تشتیت کڕیتن یانکو مشتری بیتن لازمە ئەمن و سەلامەتی هەبیتن ئەتنافوی تشتێ ژێرا تێتە فروشتن هەروسا زانیاریên تەمام هەبن هەمبەروی تشتێ ئەتهێتە کڕین چونکە ئەگەر زانیاری نەبن ڕەنگە تووشی هەندێک حاڵەتێن نەخۆش ببیت هەروسا تێتە بەحسکردن کەسێ کڕیار ئان کەسێ بکر دوێتن مافێ بەدائیلە هەبیت مافێ بژاردێ هەبیتن ئەتنافبەرە چەندین تشتادا یانکو هەندێک تشتێن دیارکردی بتنێ نەبن کە بێتە ئیجبارکردن نافبەرە وان تشتاندا کە وان تشتا بکڕی دوێت ئان نەوێتن هەروسا دوێتن مافێ گوهلێ ڕاگرتنێ هەبیتن بەرامبەر وان کەسێن کە بەرپرس ئەدوی بوارەیدا فەرمانگەهێن ڕسمی بن یەتمیری بن یانکو فەرمانگەهێن کەرتێ تایبەت بیتن گوه ئلڤان کەسانە ڕابگرن ئەڤێن تشتی ئەتکردن هەروسا مافێ تەعویزکردنێ و قەرەبووکردنێ دوێتن ژێرا بهێتەدان هەروسا دیسان مافێ تەثقیف و ڕەوشەمبیرکردنێ هەیە هەمبەروان کەلوپەلێن ئەتهێنە فروتن ناوا بازاریدا و هەندێک زانیاری سەبارەت وێ چەندێ بهێنەوە شاندن بووی کەسێ کڕیار و بکر ئەتناوا بازاریدا هەروسا ژینگەهەکات تەندروست و سەلیم بهێتە بەرهەم ئانین بۆ کەسێن بکر ئەتناوا بازاریدا داکو بشێتن اختیار و هەلبژارتنەکە باش هەلبژێریتن بەرامبەر وێ چەندێژی ئەرکیش هەنە سەرملێ وی کەسێک کە بەکاربەر بیتن یان مستەهلک بیتن یان بکر بیتن ئەتناوا بازاریدا لەورا ئەدوێ خەلەکێدا مەدوێت بپرسین کە بەکاربەر کیە و مافێن بەکاربەری چنە هەروسا قورئان و فەرموودا پێغەمبەری سەڵاف سەر بن چاوا بەحسی فەرموودا چاوا بەحسی ڤی بابەتەی هاتیەکردن هەروسا ئەرکێ پەرلەمان و حکومەتی چییە هەمبەر مافێن بەکاربەری و دیسان چاوا هاوڵاتی مافێن خۆ بزانن وە کەسێکێ بەکاربەر و مستەهلک ئەف پرسیارە دبنە مژارە خەلەکامەت گەل زۆر بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سەدیق ناوێ خوب ناوێ وەخێراتناکە گەرم جەنابی سەیدای بکەین زۆر بەخێر بێ مامۆستای بەڕێز مامۆستا وەکەمە ئاماژە پێدایت پێشێکێژیدا کە کەسێ بەکاربەر دوێتن تەثقیف و ڕوشەمبیری هەبیتن هەمبەروان مافێنوی کە ناوە بازاریدا هەلسوکەفتێت کە و تشتیت کڕیتن دەستپێکی مەدوێت بزانین مامۆستا کە بەکاربەر کیە مە چ مەبەستێک پێ هەیە مەدوێتن دەستنیشانە ڤی چەمکەی بکەین مە چ مەبەست پێیان بەحسی کەینە بەناوی خۆی بەخشندەی میهرەبان هەمومان بەکاربەری بەێ سەرۆکی وڵات بی تا ئەگەیتە هاوڵاتیەکی ئاسایی مادەم دەچیتە بازار شت دەکڕی بەێ کڕینت هەیە ئەو شتانی کە دەیکڕی خواردەمەنی بێ خواردنەوە بێشت کەلوپەلی ناوماڵ بێ ئەو شتانە بێکەوە وەکو بڵێ لە کارگەیەکە بەکاری دێنی هەر شتێک لە هەر کۆگایەک لە هەر بازارێک لە هەر مۆڵێک لە هەر شوێنێکە کە شتی قورسی تیا ئەفرۆشرێ ئۆتۆمبیلە ئیتر شۆڤڵە حەچی تۆ ئەچی ئەی کڕی بۆ ئیشوکاری ڕۆژانە لەو لەحزەیە لەو ساتە تۆ پێدەڵێن چی بەکاربەر بە عەرەبی پێی دەڵێن مستەهلیک ئەمە لە دێرین زەمانەوە وەکو بڵێ ئەو مافی هەیە ئەم ئینسانە کە دەبێتە بەکاربەر لە لەحزەیەکە بەرامبەرەکەی دەفرۆشێ ئەم بەکاربەرە و دەکڕێ لە کاتێکی تریشدا ئەم دەفرۆشێتەوە بەرامبەرەکەی دەبێتەوە بەکاربەر ئیدی بۆ ئەوەی فێڵ لە یەکتر نەکەن ئەبێ بنەمایەک هەبێ بۆ ئەم بابەتە سەرەتا بنەماکان ئاینی بوونە دوای لە ئاینەوە دێن دەچنە نێو دەستور دوای لە نێو دەستورەوە دێن دەچنە نێو یاسا باش با بچینەوە ئاین کاچیتەوە ئاین تەماشاکی خوا سوبحانەهو و تەعالە لە قورئانە بە یەک ئایەت ئەو مافانی ئاماژەت پێکرد کۆی کردوتەوە کۆی کردوتەوە لە مەسەلەی چیرۆکی یارانی ئەشکەوت ئەسحابی کەهف ئەوان چ دەڵێن ئەڵێن فەبعثوا ئەحەدەکم بوەریقکم هذه
إلى المدينة فلينظر أيها أزكى طعاما فليأتكم برزق منه وليتلطف ولا يشعرن بكم أحدا. بله. أو ما فاني لبيشكيك أما جدت بيكر هم لو آياتها هي شون يكسر فابعثوا أحدكم عادة تو شون على مندوب مبيعات شون على نونري كريا كرين أو تمودا مدزجايك لجنيك دروس دكا بو كرين كسيك ياس شان كسيك أنيره ليرش أبيني فابعثوا أحدكم يكتان بنيرن نونراتين بك نونراتي أو أنو دتشت بوشت كرين بله. أما كشو بوشت كرين أم كسا بوريقكم ورق ليرة بمعنى شيء بمعنى بارة نقود النقود أو كات الزيو بوا عادة بزيو قترا ورق يدي دواي وسا أو ورقة بوا بورقة يعني بتكاغز بس ما ويا كاتا بندي يكم كسكيا كسكانا أشنا بازار أبي أشد بكرن دو شيئا بدستا بارة بورقكم جاء هذه أو ورقة بو على هذه أبي أو بارة تواناي كريني هبه لو كاتيا لو ساتيا تواناي كريني هبه دوای دەرەکەوێ لە چیرۆکەکەی ئەوان بۆشت نەفرۆشتنە ئەوان چونکە پارەکە توانای کڕینی نەماوە کۆنە بەس ئەوان نازانن لەو کاتە بەس ئەلێرێ ئەو هاذیهە ئەو نیشانێ دەدا ئیلە المەدینەتی شار کەواتە کڕین و فرۆشتن زۆر ئاساییە لە گوندێکی جارانە بۆ 5-6 ماڵێک شتێکی ئاسایی بۆ شتیان گۆڕیوەتەوە زۆر ساکار بووە بەس کە باسی مەدینە دێ مەدینە ئەو یاسایی دەوێ کەواتە ئەم ئیشە لە شاردا ئەکرێ فەلیەنظر ئەنی ئەبێ بڵێ تەماشا بکە کەواتە ئەوەی کە باست کرد یەکێک لە مافەکان مافی هەڵبژاردنە فەلیەنظر بڵێ ئەبێ تەماشا بکە بۆ تەماشاکە خۆ شتێک هەیە یەکسەر بۆ یەک شتی دیاریکرا و ئەچی و ئەیهێنی بەس فەلیەنظر یعنی تەماشا بکە یعنی سێری ئەوش دەکا و ئەوەش دەکا ئەوەش دەکا زیاد لە ئەگەرێکی لەبەردەستە زیاد لە مادەیەکی لەبەردەستە زیاد لە دوکانێکی لەبەرچاوە تەماشا دەکە اینجا چ دەکا ئەیوها لە بینی چەند شتێکە کەواتە کاتێک کە یەکێکیان دەکڕێ اختیاری هەبووە معروز ئەوەی کە ینی خراوەتە بەرچاو لە بەرچاوی زۆرن بۆیە فەلیەنظرە اینجا کامی هەڵدەبژێرێ ئەیوها ئەویان بۆ ئەویانی اختیار کردووە بله. ئەویان چ صیفەتی تایە ئەزکا تەعامەن بە مانای پاک و سەلامەت کەەوە لە یاساکانە بێتەوە مافی یەکەم بێ خواردنێک کەلوپەلێک کاڵایەک ئامێرێک بکڕین سەلامەتی تێدا بێ اینجا بچی ئەڵێ فەلیەئتیکم بێ بۆتان بێنێ فەلیەئتیکم ئەبێ بۆتان بێنێ کەواتە تۆ لەو حاڵەتی کە ئەچیت ئەم خەڵکی ئێمە ئەچێت لە چینەوە لە شت دێنێ فەلیەئتیکم ئایا ئێمە پێمان گوت ئەو شتە خراپەمان بۆ بێنە وتمان بڕۆ لەوێ تەماشاکە و ببینە و هەڵبژێرە و شتی باشمان بۆ بێنە نەک بڕۆی لە یەک شوێنێکی دیاریکرا و شتێکی خراپمان بۆ بێنجا فەلیەئتیکم یعنی ئەم کەسە ئەرکێکی کەوتە سەر کە ئەبێ باشترین شت بێنێتەوە بۆ ئەو کەسانی کە ئەویان ناردووە فەلیەئتیکم بێرزقین منه لە جاری پێشوو ئاماژەمان پێکرد بێرزقین منه یعنی بازاریش احتیکار نەکەی بچی هەمووی بێنی بێرزقین منه هەندێکی لێ بێنە بەقەدەر حاجەت ئەبێ بێنی نە بەقەدەر ئەوەی کە حەزت لێیە چونکە بازار دووشتە شتێکەیە کە ئێستاکە وڵاتان چۆن ئەتوانن خەڵک هەڵخەڵەتێنن ناوێن ناوە ئیستیمتاع بە تەسەوق یعنی لەزەت بینین و خۆشی بینین لە بازارکردن لەزەتی لێبینێ ئەچە پارە سەرفەکە ئەوە بازارکردن نییە ئەلێرەیە خوا سوبحانەهو وتەعالا کە تەکیدی کردو بڕزقین منه ئەڵێ بازارکردن بەو وشەیە بەو وشەیە لەو ئاەتە پێمان دەڵێ بازارکردن لەزەت بینین نییە بازارکردن بەقەدەر حاجەتە بەقەدەر حاجەتە اینجا وەلیەتەلەطەف لە لوتف و لە لەتافەت و لە ناسکیەوە هاتووە یانی مامەڵەکردن لە بازاردا ئەبێ ئەوەی پێغەمبەر فەرمی درودی خوای لەسەر رحم الله رجلا سمحا إذا باع سمحا إذا اشترى بینیت یعنی کەسێک ئینسانێک کە دەفرۆشێ و کە دەکڕێ نەرمونیان بێ هەموو ئەمە لە ئەنجام دانەتەوە یەکگرتوەکان ڕۆژێکی دیاری کردووە پازدەی ئاداری هەموو ساڵێکی دیاری کردووە بە ناوی ڕۆژی جیهانی مافی بەکاربەر لەو ڕۆژەدا کۆمەڵە چالاکی دەکرێ و دەڵێنەتەوە یەکگرتوەکان بەکاربەر 8 مافی هەیە ئەو 8 مافە بوو کە تۆ لە پێشەکەیکە ئاماژت پێکرد دەبێت ئەو کەلوپەلەی کە دەیکڕێ سەلامەت بێ دەبێت ڕۆشنبیر کرابێ کە چۆن بازار بکە دەبێت لەسەر کاڵاکان نووسرا بێ صیفەتی ئەم کاڵایە و ئەم خواردەمەنیە چییە و کەی ئەکسپایرە بێ و چۆنە بێ دەبێت زیاد لە ئەگەرێکی بۆ دانرابێ
دەبێ مافی ئەوەی هەبێ هەڵبژێرێ هەتا ئەگەر فرۆشیار ماوەیەکی تر کۆمپانیایە گوستی کاڵاکە مادەکە بگۆڕێ ئەبێ پرس بە کڕیارەکان بکە یعنی ئەبێ زۆر بڵێن مۆڵێک هەیە بە تەمایە جۆرێکی دیکەی ماست بێنێ بڵێ بەڕێزان ئێمە کاتی خۆی فلانە جۆر ماستمان هێنا ئێستا بە تەماین ئەم جۆرە بێنین ئێوە ڕازین جۆرە کۆنەکە باشە یا ئەمیتر ئێستا هێناومانە خەڵک دەنگەدا خەڵک دەنگەدا ئەنجام مەسم هەموو ئەمە بۆچی دینە سەر چەندی IF نمونین نموزەجی هەنە تێنە جێبەجێکردن ناوا جیهانە مرۆڤاندا بەس گەلوێ چەندی مامۆستا دەبێتن هەفوڵاتیان بەڕێژی بەشدار ببن دوێ چەندیدا کە پرسیار ژوان هاتی ئاراستەکردن دە چ پێ باشە ناوا بازاریدا چ جۆرە کەلوپەلێک بهێتە ناوا بازاریدا و بهێتە کڕین و فروشتن سەر بهێتەکردن بفەرمونون با پێکڤە بینەر بین و گوێ خوب دێنە سەرنج و ڕاین وان بەڕێزانە فەرمون ئەشیانی کەیسایەتە بازاڕەکانی هەرێمی کوردستانەوە بەعام زۆربیان شتی خراپن کوالیتیان خراپە من پێم باشە بۆ خۆم شتی باشتر بێت لە وڵاتە لێ پرسیینەوەی شتێک نییە محاسبەیەک نییە شتی خراپ هەرچی کۆکەنون لە وڵاتانەوە یە نەمڵاتەوە نەخێت تا ڕادەیەک زۆر لێ ڕازی نیمە چونکە ئەمەوێت حکوومەتی هەرێمی کوردستان لیژنەیەک پێک بێنێ سەربەر بە تەندروستی بۆ ئەوەی ئەمن یەک بخۆم کە ئەچمە بازار ئەو شتە ئەکرم کە داپۆشراوە و دوورە لە ڤایرۆس و کوالێتی بەرزە حتا ڕادێکیان ڕازینە و ئەم هێویداریش ئەو بازرگانت خۆ مەسەرەن بدەهەی بە ڕەمەزانێ هەردیە عالەمێ بکەن هەریکاری عالەمێ بکەن تشتی گیران ناکەن بە حکمیەوەی کە ئەمڕۆ ئەکسەریتی شتەکان لە ئێرانەوە دیە یاخو لە تورکیاوە دیە لە وڵاتانی دەرەوە دیە وەکو پێویست کۆنتترۆل ناکرێن کە کۆنتترۆلش ناکرێ کەوێتە ناو بازارەوە بازاڕیش تێکەڵ بووە شتی باش و خراپ هەمووی تێکەڵ بووە زۆر گلەیمانەیە ینی لەو چ ڕۆژانە هەموو لە بەرامبەری ڕەمەزانێ عالم فەقیرە معاشمان وەرنەگرتیا هەموو چیان گران کردیەوە نابیەوە هاتنی مانجی ڕەمەزان چەندین کەلوپەل یاخۆی با بڵێن خواردن زیاتر دەکەوێتە بازار بەو شێوەی کە من تا ئێستا هاوچەی بازارم کردووانە تا ڕادەیەکی زۆر بەڵێ ڕازیم وەڵا بەعام کەلوپەلەکان هەمیان باشن ئیتر خۆتۆ ئەگەر شتەیە هەرزانە پارەی باشتر بدەی شتی باشترەیە بەپێی سیعرەکەیە هەتا شتی گرانتر هەیە باشترە خراپتر هەیە هەرزانترە تا ڕادەیەک تەندروستە کوالێتیشان خراوێنە بەڵام هەمویان نا یعنی لایەنی پیسی و ناتەندروستەکەی زیاترە لە لایەنی تەندروستی و خاوێنێک ئەوەی کە ئیسە دێت سەوەی کە لە ئێرانەوە دێت لە تورکیاوە دەوەی کوالێ بە تازایی دێ کوالێتیان باشە یان تازەن ئەخورێن ئەوەی بۆ نرخەکەیش بێژین نرخەکەی تا ڕادەیەک خراپ نییە خواردنەکان تا ڕادەیە لێ ڕازین لە بۆنەی مانگی ڕەمەزانەوە خواردنەکان بە شێوەیەک لە پێش ڕەمەزان ئاوا گران نەبوو ئیسە لە بۆنەی مانگی ڕەمەزان و خواردنەوەمانە زۆر گران بووە سعرەکان چووەتە سەری وڵای ئاشیاکانیان زۆر بەفامی گران کردیان دەستق بەش 12 بێ ساکردیانە 18 توانی بەرامبەر هەموو شتەکان گران بوو بەعام تەماتە چیرۆ 500 بیتی ئازادنە وڵات شتێتێن باشترن نکە تاریخی تۆ مەسەرەن بەریکەندا تژمەت هاتن تاریخەوە دای بوون سێی بوون نکە باشترن نکە مەسەرەن نکە مەتێن حتا 2019 ینی محققی فروشین حتا 2019 بەلێ بینێرن بەڕێز ئەوە ڕاو سەرنجێن وان بەڕێزانە بوون سەبارەت وێ پرسیارە شوان هاتی ئاراستەکردن وانجی سەرنجێن خو هەبوون سەبارەت وێ چەندێ بامسڵی بەڕێز یعنی شێوەکی گشتی وان بەڕێزانە بەحسی وێ چەندی کرد کە محاسبە و لێپێچینەوە یاکێمە هەم بەروان کەلوپەلێن هێنە فروشتن ناوە بازاریدا هەروەسا بەحسەوەی چەندی کرد کە ڕەمەزان مانگا خێر و خێرات و هاروکاریە دەوێتن خەلکێک ئەف هەستەل دەف هەبیت و هاروکاریە خەلکی بکەتن و تشتی گران نەفروشتە خەلکی ئەنک و ڕەمەزانی استیغلال نەکەتن بۆ وێ چەندێ هەروەسا بەحساوی چەندی کرد کە وەک پێویست کنتڕۆلە کوالێتیا تشتی ناهێتەکردن ناوە بازاریدا کە شێوازەکێ باشتر بێتە کۆنتترۆلکردن داکۆ خەلک تووشی هیچ شتێکی خراپ نەبیتن هەروسا مام حەجی ئاماژەدەوەی چەندەی کە مانگە ڕەمەزانیە و خەلکێمە تووشی قەیرانێکی بووە و پارەنی ناو معاشنی نەدوێتن خەلک وێ هەستێ بکەتن خەلکێکی استیغلال نەکەت ناوا وێ ڕەمەزانێدا و هەندێک بەڕێزانژی ئاماژەداوی چەندی کە ڕووەکێ ئەرێنی بەحساوی چەندی کرد کە تشتی باشە و ئاستێکی تقریبەن پێتویدایە و تشتی باشی هەیە و دیفپارەی تێتە گۆڕین و پارێکی باش بدەیت شتێکی باش دەستڤینی پارێکی کێم بدەیت دێت شتێکی کواڵیتیاوی نزمتر بیتن
دەچە هەیە دەربارەی ئەختنینوان بەڕێزانە ئەگەر تشتێک زێدە یان کەم بەحەز بکەین بە ڕوانگەی ئاینەکە و بە ڕوانگەی یاساییەکە ئەوەی نەتەوە یەکگرتوەکانی ژواستی کردووە یەکێک لەو مافانەی کە لە چوارچەوەی هەشت مافەکەیە ئەو هەشت مافی کە ئێمە وەکو بەکاربەر هەمانە هەمومان پێویستە هەمان بێ بریتە لە مافی قەرەبووکردنەوە مافی قەرەبووکردنەوە دەبێت حکوومەت پشتگیری هاوڵاتی بکە لەو مافەدا من نمونەیەک پێ دەڵێم یعنی تۆ دیشتە بازار چەند جار وا ڕێکەوت تۆ شتێکت کڕی و دوای شتەکە تێک چووە وانە نمونەیەک پێ بڵم بە تایبەت ئەو شوێنانی کەشتی کارەبایی ئەفرۆشن مۆنە سەلاجە ئەفرۆشن تەلەڤیزیۆن ئەفرۆشن ئیدی ئامێرە کارەباییەکان ئەلکترۆنیەکان وانە بەێ هەمووی دەڵێ کاکەوە ساڵێک 2 ساڵ زمانی لەگەڵە وانە ئەو وەرەقەی فڕێمەدا ئەڵێ ئەو کاغەزە فڕێمەدا ئەو عینە وەرەقەکەی کە کڕیتەوانی وەستەکە فڕێمەدە بۆ هەڵیگرە زمانی ساڵێکی لەگەڵ ئەیبێتە ماڵەوە ئیش ناکە کە نایبێتەوە بۆی چ دەڵێ لە جاتیەوەی بۆت بگۆڕێ ئەڵێ کاکەوانە تۆ لە کارەباتدا ئەتەبان چۆم بزانم ئیشەکەیان نایە ئەڵێ ئەو ڤۆڵتێکەکەتان بەرز بووە ئەوە کارەباکەتان خراپ بووە لە ماڵی خۆتان وای لێ هاتووە نەمدیوە کەس بۆ کەسەوە بگۆڕێتەوە ئێکەواتە تو ئەم مافانی کە نەتەوە یەکگرتوەکان بۆی داناوی پێشتر خوددا بۆی داناوی حەقی تەعویز نییە یان ئەو پەڕێ تەعویزێ چاکردنەوەیە جا لەبەرە لە خواردەمەنی شاوایە تۆ خواردەمەنیەک ئەکڕی زۆر جار یەکێک بڵین من تەماشای ئەکسپایرەکەم زۆر کە سێرێکم یەکێکی تر سێری ناکە ئەگە یەکێکی ئەندامانی خێزان لە ماڵەوە هێنایەن تۆ تەماشای دەکەی دەڵێ ئەمە ئەکسپایرە وانە بیبەرەوە بووی کە دەیباتەوە بۆی کەبرە تووڕە دەبێت دەڵێ نەخێ لە کۆگای من ئاشتی ئەکسپایر نییە بزان لای چێ کڕیوتانە ئێمە بەڕاستی هیچ مافێکمان نییە ئێمەی هاوڵاتی وەکو بەکاربەر مافمان خوراوە لەم وڵاتە بۆچی چونکە حکوومەت خۆی هیچی نەماوە حکوومەت خۆی هیچ کارگەیەکی نەماوە هەمووی داوەتە کەرتی تایبەت کەرتی تایبەتیش دەستی خستۆتە قوڕگی خەڵکەوە کەرتی تایبەت ئەگەر حکوومەت خۆ کەرتی تایبەت لە ئەوروپاش هەیە بەس ئەمە کەرتی تایبەت نییە ئەمە بازاری ئازاد نییە ئەمە خینچێنەری خەڵکە لەبەرەوە زۆر گرنگە حکوومەت یەکێ لەو مافانەی کە ینی لە هەشت مافەکە کە نەتەوە یەکگرتوەکان دایناوە ئەبێ حکوومەت بەردەوام چاوی لەسەر کەرتی تایبەت بێ تا بزانێ ئەم کەرتی تایبەتەی ئازادیت پێداوە و لە دەرەوە شت بێنێ ئەچێ ئەم شتانە هێنێ تۆ بەس تەماشاکە ئەگەر بێت و لە ڕێگەی سنوورەکانەوە لەسەر سنوورەکان نییە هەموو ڕۆژاڵەن ئەوە نەتان ماستی تێکچوومان کرد ئەوە نەتان شەربەتی تێکچوو ئەوەنە وانە خۆ ئەگەر لەوێ نەگیرابایە ئەهات بۆ چۆ هاتە ناو شارەوە وانە ئێکە دێت ئەم بازرگانە بێویژدانە چۆن دڵی دێت دەبان دڵی نییە چۆن دڵی دێ ئەم شتە بدا بەو خەڵکە وانە کەواتە حکوومەت ئەبێت چاوی بکە بە چوار چاو لەسەر ئەم کردی تایبەتەی کەوا دەیانەوێ جا دوای ئەیکەن بە چالاکی ئەڵێن وڵا ئەمڕۆ توانیمان دەست بەسەر ئەوە نەتەن شەربەتی تێکچوو گۆشتی تێکچوو جگەری تێکچوو بگرین و لە نێوی بەرین چۆنت لە ناوبرد وڵا سووتانمان سووتانت ژینگەی خۆمانت پیس کرد ئەستەن ئێران یا تورکیا ئەگەر شتێکی خراپ ئاودی و سنوورکەن ئەڵێن ئەگەر پێیان نەزانی و ڕۆی قازانجە خۆ ئەگەر پێیان زانی چیەکەن لە ناوێبن لە چۆ لە ناوێبن لە جاتی ئەوەی ئێران پیس بێ لە جاتی ئەوەی تورکیا پیس بێ با کوردستان پیس بێ دێن ئەسووتێنین ئەی خێنە ژێر خاکەوە خاکی خۆمان پیسەکەین ینی ئێمە بووینە بە زبڵخانەی وڵاتانی دراوسێ لەبەرەوە هاوڵاتی بێمافە ئەبێ حکوومەت ئەگای لە کەرتی تایبەت بێ مامۆستا قورآنە پیرۆز سەرچاوایکی سەرەکیەت ناوە ئیسلامێدا و هەروسا فەرمودێن پێغەمبەری سەڵاف سەر بن ئەریوانە چاوە بەحسی مافێ بەکاربەری کردیە سەرەتا خوددا فەرمووی وەیل للمطففین مطففین طەفە طەفیف بە عەرەبی دەزانی کە شتێک دەڵێن نەختێک بە شتێکی کەم دەڵێن طەفیف یعنی کەم کەواتە وەیل للمطففین سزا چۆن دەڵێ گەورەترین سزا بۆ چێیە بۆ مطففینە مطففین چێە مطففین ئەو کەسانن کە وەختی خۆیان دەکڕن بە جۆرێک لە جۆرەکان مامەڵە دەکەن وەختێ دەفرۆشن بە جۆرێک مامەڵە دەکەن مە لە تەرازووە زۆر جار وتراوە بەڵام لە دەروی تەرازوش هەروایە کاتێکە خۆی دەیکڕێ سەد فڕوفێڵ دەکات تاوەکو لە تۆ کەمی کاتەوە بە نرخێکی هەرزان دوای دەیفرۆشێتەوە هاوڵاتیان و مەدحی دەکا و دوو ئەوەندەی دەخاتەوە کاڵوهم ئەو وەزەنوهم یخسیرون دەبینی وەختێک کە تۆ شت دەکڕی ئەو گرانی دەکا وەختێک تۆ دەچی دەیفرۆشیتەوە بزانە لە بازارش وا بۆ شتت کڕی بێ یەک دقە ئێستا لی بکڕە دوای سەعاتێکی تر بۆی بەرەوە بڵێ وەڵای کاکە نەمانویست هەمان پارێکی خۆتن ناداتەوە وانە ئەڵێ بەوەندە ئەمەوێتەوە ئەمە کەی وایە خوا وای فەرموو پێغەمبەر وای فەرموو قانون وای فەرموو یاسا وای فەرموو ئێمە زۆر زۆر بەڕاستی مەغدورین وەکو هاوڵاتی جا لێرە خوا سوبحانه وتعالى جارێکی تر تاکید دەکات و عەفەن پێغەمبەر درودی خوای لەسەر فەرمووی من غەشەنا فەلەیسە مینە ئەرە تورکیا موسڵمان نییە
ئەرێ ئێران مسلمان نییە ئەم فەرمودەی پێغەمبەر کەی فەرمووی من غەشەنا فەلەیسە مینە ئەوەی فێڵ لە ئێمە بکە و غەش لە ئێمە بکە لە ئێمە نییە کەی وای فەرموو کاتێک کە سێری کورە کابراەک گەنمێکی داناوە سەرەوەی وشکە بنەوەی تەڕە یان خورمایەکی داناوە سەرەوەی جۆرێکە خوارەوە جۆرێک وەڵام من بەخۆم خورمام کڕیوە کە ئینتاجی ئەم وڵاتە مسلمانانەیە بڵێ لای سەرەوەی دانەی گەورە گەورەی چاک هەر ئەو قاتی دوو قاتە قاتی سەرەوەی لادا بنەکەی هەموو ڕزیەوە بۆ گەنی کردۆشتی خرە لێ فەرموودە بیەمانشێت تنێ بوو تەڵەبا و قوتابیات وەختی امتحان ڕاستە لە کاتێکدا بەڕاستی ئەمە هۆکارەکەیەتی مەبەستم وڵاتانی مسلمان ئێستا کەش کەشتمان بۆ ئەنێرن بەو شێوەیە ئەیکەنە دوو قاتی سەرەوەی زۆر جوانە چاوت ئەیبینێ ڕێک و پێکە خورمای دانەی گەورەی جوانی ڕێک و پێک ژێرەوەی هەمووی بۆگەنی کردو و بچکۆلی ڕزیویان داناوە بڵێ ئەوەی کە پێ نەگۆڕەوە مسلمان هەر لە زمانی پێغەمبەر و تا ئێستا خراپەر خراپە نازانم بۆچی ینی ئەم هەموو قسەی بۆ ئەکرێ هەموو شتەی بۆ کوتێ کەواتە دەرکەوت مسلمانیش دوجار ئینسانە ئەمە ئینسانە بە یاسا نەیگیری نەخۆ 6,000 مزگەوتمان هەیە 3,014 خوتبە دەدا ئەرێ خۆ مامۆستای ئاینی چی بکە لەوە زیاتر هەر ئەڵێ کاکە باش بکەن و خراپ مەکەن بەڵێ قسەی ناکەن کەواتە جارێکی تر پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی لا تحاسدوا ولا تناجشوا ولا تباغضوا ولا تدابروا ئەمە هەمووی ئەنجام و هۆکارە فەرمووی حەسوودی بە یەکتر مەبن حەسوودی چییە تۆ شتێک تێ من حەزکەم نەمێنێ فەرمووی ولا تناجشوا تەناجش چییە تەناجش لە بازار شتێکە فرۆشن مەزادێکن تۆ کڕیار نیت بەس لەگەڵ فرۆشیارەکە ڕێک دەکەوی دەڵێ منە چمە ناو مەزادەکە هاوار دەکەم ئەوەڵێ بە 3 دینار 3,000 تۆ ئەڵێ 5 ئەوەڵێ 6 تۆ ئەڵێ 10 هەر بەرزێکی لە ئەخیرا بە 20 فرۆشرێ وانە تۆ چیت کرد هیچ هەر یارمەتی کابرات دا و ئەوە تەناجوشی پێڵێن تەناجوش ئەوەیە خۆت بکەیتە ناو مەزادێکەوە هەر سعر بڵند کەیت و تۆش کڕیار نی بەس ئەتەوێ ئیش بۆ فرۆشیارەکە بکەیت بڵێ ئەمە پێغەمبەر فەرمووی بیکەن لە وڵاتی ئێمەیە ئەمانە هەمووی مافی بەکاربەرە پەوتێنێ چەند مەزاد هەیە بەو شێوازانە چەند شوێن هەیە بەری تۆ ناکەوێت پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی نهى رسول الله صلى الله عليه وسلم عن تلقي الركبان ما في بكاربر لبيتك چه تلقي الركبان او چه پیغمبر فرمون ناو مدینه او کاروانی کدی خواردنی هنا و بابگات ناو مدینه بزانین برکی چنه و جورکی چنه لوی سعری بودانره هندێک ئەچوونە سەر حدود لەوێەوە ئەیان گرت کاروانەکە بە هەرزان نانێش خاوەن کاروانەکە بزانێت لە بازار گرانە یا هەرزانە بە نرخێکی هەرزان لێیان وەرە گرت و ئاهاتنەوە خۆیان بە گران ئەیان فرۆشت بڵێ تۆ ئێستا لە مەعرەزی سیارەکان چییە بینی ئێواران خەڵکێکی زۆر هاتوونەتە دەرێ لە سەر جادەکەن هەرزوو سیارەکە لێگرێ وانە بە سعرێکی هەرزان دوای بەتە ژوورە بە سعرێکی گران ئەوە تەلەقی ڕوکبانە بڵێ ئەمە مسلمانین ئەوەش پێغەمبەرەکەمانە درودی خوای لەسەر وامان پێڵێ چێ بە قسەی پێغەمبەرەکە کەواتە ئەمانە هەمووی بابەتی زۆر گرنگن پێغەمبەر فەرمووی لا يحتكر إلا خاطئ خاطئ بمعنای مخطئ نییە ئینسان گوناهبارە ئەگەر احتیکار بکە شتیان هێناوە 3 مانگ لەمەوە پێش وڵات 10 ڕۆژ هەفتەی ئەخیری جەژن دەریەخین بۆی گران بێ مناڵی فەقیر بینی جامانە زۆر بەسەلەیەکن کە یعنی نەخواوای فەرمووە پێغەمبەرەوەی بە مسلمانیش ئەبینی ئەمە ناکە اینجا شعیب سەلامی خوای لەسەر فەرمووی ولا تنقصوا المكيال والميزان إني أراكم بخير وإني أخاف عليكم عذاب يوم محيط أما كتايب يدينم شعيب سلامي خوي لسر فرموي غش مكان لكرينو فروشتنا إني أراكم بخير تا أو شوري غش ناكن إني أراكم بخير إيه ولا خوشي دادب أجر نيكن أجر كاري خرابتان كر أجر غش ناكن وإني إن جاء بيني تو بيني دولة من تاجير كان بشي زوريان خيران لباركان النبيني ئەو بازاری دۆلار ئەو نەزانی کابرای ئێرانی هات ئەڵێن 500 ملیۆن دۆلاری بردووە بە خەڵک و پارەی عالەمەکەشی بردو هیچ نووسراو لە بینیان نیە ئەوەی لە هاوڵاتی فەقیری کۆکەنەوە تاجیرە گەورەکانی ئێران و تورکیا و سین هەموو لیان نەسێنێتەوە و ئەوە عذابی یومین محیط دەستێتت خوش مامۆستای بەڕێز وەک تێکست و نەسمە زۆر هەنت ناوە قورئانی و فەرمودین پێغەمبەری عەلەیهی سەلام منە شیا بکەینە پەرەکتیزە بەڵام الوڵاتی غەربی و ئۆڕۆپی شیا بکەنە یاسا و پەیڕۆ بکەن ژیانە خودا لێ ئەف چەندە جێداخەیە بینەرن بەڕێز پشتی بێن ڤەدانەکە کورد دەهینە خزمەتەوەین ڕێزدار پتر درێژە پێدانی دەینێت تەوەریخ بینەرن بەڕێز دووبارە سڵاف وەبن گەلوەداینە بوو پتر درێژە پێدانێ لەسەر تەوەرێمە بەحسکری ڕەمەزان و مافێن کاربەری مە بەحسا کاربەری کرد کاربەرکیە و دیسان مە بەحس کرد ناوە قورئانە پیرۆزدا و فەرمودین پێغەمبەری سەڵاف سەر بن چاوا بەحسا وێ چەندێ کریە مامۆستای بەڕێز گرنگە ئەم بینە سەر تەوەرێ وێ چەندێ کە زانین حکوومەت و پەرلەمان
چه ئەرکێک سەروان هەیە هەمبەر مافی بەکاربەری ئەڵێن مافی بەکاربەر پەیوەستە بە سیستەمی ئابووری ئەو وڵاتە بەێ یەکێ لەو شتانی کە ناخۆشە ئێمە لە هەرێمی کوردستان تا ئێستا نازانین ئێمە سیستەمی ئابووریمان چییە ینی عێراقیش وایە عێراق و هەرێمی کوردستان ئێمە سۆشیالیزم جێبەجێەکەی نە ئێمە لیبرالیزمە و کاپیتالیزمە ئەمیش بەم شێوازە نییە بازاری ئازادە نە بازاری ئازادوانی ئەوە هێتە گوتن بازاری ئازادە بەڵام ئایا ئەو بازاری ئازاد وایە بە تۆ بازاری ئازادت وەکو لە پێشی ناوبڕەکەی گوتت بازاری ئازادی ئەوروپا جۆرێکە و هی کوردستان جۆرێکی ترە ئەمەی ئێستا مامەڵە ئەەکەین ئایا وایە پێغەمبەر درودی خوای لەسەر بۆی دیاری کردین یعنی وا چاکە ئینسان باش بێ وەکو ئێستای ئەوروپا بێ یاسا هەبێ لە سەردەمانێکە لە فەرمودەیەکی پێغەمبەر درودی خوای لەسەر لێ پرسن یا رەسوول الله سەعر لەنا ئەی پێغەمبەری خوددا نرخ بخەرە سەر شتەکان نرخمان بۆ دانێ پێغەمبەر درودی خوای لەسەر فەرمووی ئین الله هو المسعر ئەو قسەیەکی جوانە یعنی وەختێکە خەڵک لە سەردەمی پێغەمبەرا زۆرینەی باش دەبن زۆرینەی کۆمەلگە چاک دەبێ ماف و ئەرکەکانی خۆی دەزانێ ئەمە ڕاستە بەس ڕۆی پراکتیکی چەوە دێتە سەروێ مەسەلێ ئێستا دێم کەواتە ئین الله هو المسعر یعنی چی ئەمەیەکە سوودی لێوەرگیراوە لە ئەوروپا یعنی بۆ ئین الله هو المسعر یعنی وەختێک کە دەبینین باران هەیە و ئاو هەیە و بەروبوومێکی باشمان هەیە مانای وایە خستنە ڕوو زیادی کردووە عرض خستنە ڕوو زیادی کردووە لە ئەنجامدا ئەبێتە یاسای خستنە ڕوو لەسەر داخوازی لەسەری زیادی کرد فەرقی هەیە داخوازی لەسەری کەمی کرد و خستنە ڕوو کەمتر بوو نرخ کەواتە پێغەمبەر دوودی خوای لەسەر وتی تەدەخل ناکەم لە دانانی نرخ بۆتان لەبەر چی لەبەر ئەوەی خەڵکەکە ئەیانزانی لەگەڵ بارودۆخەکە و لەگەڵ زۆری شتومەکەکان لە بازارە و کەمی نرخ بەرز و نزم دەبێتەوە ئەمە ڕاستە زانایان لە دوای وەفاتی پێغەمبەر درودی خوای لەسەر سێریان کرد مسلمانی عەرەب چۆ سەر وەزع جاهیلیەکەی جارانی و دەستی کرد بە تاڵانی و دەستی کرد بە ڕاوەڕوت و بازار کوردی ئێمەش لێی فێر بوو کوردی ئێمەش لە شتە خراپەکانی ئەوان فێر بوو باشە ئەو کات زانایان ڕێیان گۆڕی گوتیان پێغەمبەر درودی خوای لەسەر حکمێکی ئەزەلی نەداوە بڵێ هەتایە سێعردانانێم بۆ کۆمەڵگەیەک کە کۆمەڵگەیەکی وشیار بێ کۆمەڵگەیەک بێ ڕێسایەک و چۆنەڵێ یاسایەکی ئابووری جوانی تیا پیادە بکرێ هاوڵاتیان تایدا مافی خۆیان بزانن ئەرکی خۆیان بزانن ئێستا مادام بارودۆخ گۆڕە ئیدی لەسەر حکوومەتەکان پێویستە کە سعر دابنێ باش ئێمە ئێستا لەو بارودۆخین کە حکوومەت گوتی ئێرە بازاری ئازادە بازرگانەکان قۆستیانەوە ئەڵێم بازرگانەکان یعنی زۆرینەی زۆریان کەمینەیەکی باشیان هەیە زۆرینەی زۆریان ئەمە ئەقۆزنەوە دەڵێن حکوومەت حەقی بەسەرمانەوە و ئێمە ئازادی ئاخر ئازادی بەو کوواڵێتی خراپە شتمە دەیتەوە بەو نرخانە ئەمە بەڕاستی شتێکی خراپە جا لەبەرەوە حکوومەتی عێراقیش هات یاسایەکی زۆر جوانیدان پەرلەمانی عێراق لە ساڵی 2010 هەم شتانە چەند تازن ئێمە زۆر بێ مافین لە 2010 پەرلەمانی عێراق یاسایەکی دەرکرد بە ناو یاسای مافی بەکاربەر یاسای مافی بەکاربەر ئەو یاسای پێی دەگوترێ یاسای ژمارە 1 یاسای ژمارەیەکی مافی بەکاربەر یعنی یەکەم یاسایەکە پەرلەماندەری کرد لە 2010 لە عێراق ئەوە یاسای ژمارەیەک باسی ساڵی 2010 بەکاربەر تایە هەموو ئەو شتانەی کە ئاەتەکە باسیەکە هەموو ئەو شتانی نەتەوە یەکگرتوەکان باسیەکە دەڵێ هەر کاڵایەک هەر شتێک کە دێتە ئەم وڵاتەوە بەکاربەر من و تۆ هەر خەڵکێکی ترین مافمان هەیە ئەو مافانەی کە هەموو نەتەوە یەکگرتوەکان باشە جا سزای داناوە سزای داناوە دەڵێ خۆ هەر بازرگانێک ئەو هەشت مەرجەی نەتەوە یەکگرتوەکان کە ئاماژەمان پێکرد لە کاڵاکانیان نەبوو مافی هەڵبژاردننی پێنەداین مافی تەعویزی پێنەداین مافی قەرەبووکردنی پێنەداین ئەوانە بە نزیکەی توژناڵێ بە کەمتر لە 3 مانگ نایەنە حەبسکردن 3 مانگ حەبسکردنی تایە تر ئەڕوا بۆ چەند ساڵ ئەگەر تاوانەکەی گەورە بێ و خواردنی خراپی هێنابێ و کەلوپەری خراپی هێنابێ ئەچێ بۆ سزاکان لە 1 ملیۆن و دەست پێکا بەرەو چەند ملیۆنی تر ئەڕوا حتا لە یاساکەی ژمارەیەکی ساڵی 2010 عێراقا بە یاسای مافی پاراستی بەکاربەر ینی خەڵاتێکی داناوە بۆ هاوڵاتیش ئەگەر تۆ بچی تەلەفۆنێ بکەیت بە هێڵی گەرم بە ژمارەیەکی دیاریکراوە بۆ ئەنجومەنی پاراستنی مافی بەکاربەر هەیە تەلەفۆنی بۆکەی ئەڵی فڵانە دوکان فڵانە کۆگا فڵانە مارکێت شتێکی خراپی هێنا و ئێوە ساقی کاتۆ بەسەر هاوڵاتیان ئەگەر شتەکە کەم بێ و ینی زیانەکانیشی کەم بێت تۆ 100,000 خەڵاتەکەی 100,000 دینار خەڵاتێ خۆ ئەگەر زیاتر بڕوا تا 1 ملیۆن دینار خەڵاتەکەی چونکە خەبەرت داوە لەو شتانە ئەبینی ئێستا من و تۆ خەبەر بێت باشە پەرلەمانی کوردستان
پەرلەمانی کوردستان لە ساڵی 2010 تەماشای ئەو یاسایی کرد پەرلەمانی کوردستان سێرەکە یاسا لەوە جوانتر نییە وتی چیەکەم باشە پێوترێ ئینفاز یعنی وتی من بۆ یاسایەکی تر دەرکەم لە کوردستان ئینفازی جێبەجێکردنەکەم بۆ یاسای ژمارەیەکی ساڵی 2010 عێراق یاسای مافی پاراستنی بەکاربەرە پەرلەمانی کوردستان بڕۆ سایتی پەرلەمان ئەو یاسای ناوناوە یاسای چەند یاسای ژمارە 9 لە کوردستان لە ساڵی 2010 ژمارە 9 وەرگرت یاسای ژمارەیەکی 2010 عێراق لە کوردستان بوو بە یاسای ژمارە 9 ساڵی 2010 بە پێی یاساکە بێت چ بکرێ بە پێی یاساکە بێ ئەنجومەنێک دروست کرێ پێی بوترێ ئەنجومەنی پاراستنی مافی بەکاربەر کەسێک بەرپرسی بێ بە دەرەجەی وەکیلی وەزارەت چوار وەزارەت چوار بەڕێوەبەری گشتی بکەن بە ئەندام تایدا چوار دەستەی تر چوار خەبیر و شارەزا بکەن بە ئەندام تایدا سێ لە کەرتی تایبەت بێنە ناوێەوە نوێنەری ئەو جەمعیاتانی کە هەمانە پێوترێ کۆمەڵە و یەکێتیەکانی مافی پاراستنی مافی بەکاربەر ئەندام بێ تایدا ئەمە نەکرا لە هەرێمی کوردستان ئێستا ئەرکی پەرلەمانی کوردستانە بە حکوومەت بڵێ ئەو یاسایی لە 2010 ئێمە دەرمانکردناومان نا یاسای ژمارە 9 ساڵی 2010 پاراستنی مافی بەکاربەر حکوومەتی هەرێم تۆ بۆ جێبەجێت نەکرد کوا ئەنجومەنی پاراستنی بەکاربەر لە کوردستان نییە چون لەناو وەزارەتی بازرگانی بەڕێوەبەرایەتی گشتی کارجێڕی دارایی لەو بەڕێوەبەرایەتی گشتی بەڕێوەبەرایەتیەکەی لەو بەڕێوەبەرەتە هۆبەیەکەیە هۆبە یعنی شعبەیەکەی بە ناوی هۆبەی مافی پاراستنی بەکاربەر ئەف کەمتر خەمیە یعنی وەکیل بژنێ چ مەزدەر هەیە بووچی ئەف کەمتر خەمیە تێتەکردن بەرامبەر وان تکستین جوان و وان قانونین جوان کەواتە چییە یەکەم شت لای خوارەوە دەستپێکەی هاوڵاتی مافەکانی خۆی نازانێت داوای ئەو ئەنجومەنە بکە بڵێ کوا ئەنجومەنی پاراستنی مافی بەکاربەر ئەوە یەک دوو حکوومەت یاساکەی پەرلەمانی جێبەجێ نەکرد ناڵێن پەرلەمان سێ ئەرکی هەیە ناڵێن پەرلەمان ئەرکێکیەوە ساڵانە بودجە دیاری بکە ناڵێن ئەرکێکی ئەوە یاسادا بنێ ناڵێن ئەرکی سێمی چاودێریکردە کوا پەرلەمان چاودێری و حکوومەتەکە بڵێ کوا یاسای ژمارە 9 ساڵی 2010 کە مافی پاراستنی بەکاربەرە بۆچی لەکوێیە و چی لێ هات و بۆچی جێبەجێ ناکرد باش دەستێتت خوشمامسەی بەڕێز هەروەکو هەر جارمە پرسیارەکە دیژی ئاڕستەی بەڕێزین خۆکریە لە شار و شارۆچکین کوردستانی سەبارەت vê pirsiyarê aya çi bikein bû wê êkê ke tiştên baş bihêne nava bazarî da bihêne firûtin bۆ kesên bekarber bifirmûn bapêk vebîner bîn firmûn. پێویستە لایەنە پەیوەندیدارەکان و قایمقامەکان لێکۆڵینەوەی لەسەر بکەن و چاودێری بکەن لەوانەیە لە زۆربەی دوکانەکان یاخود زۆربەی مارکێتەکان شتی وها بێ بەسەر چوو بێ ئەمەش دەبێتە هۆی خاڵک بیکڕێت و بخوابێتە هۆی ئەوەی کەوا تەندروستی تێکچێت و تووشی نەخۆشی ببێت وقتی وی گاوی بازرگان تشتی ارزان بیده بود دکاندار سیکه دا اما مجبورن ارزان فروش بس وی گاوی دفارینه این سیکه دا $5 $10 دکانداری ویت نوید دیکتا يعني 12-13 دلار موني حق گمرکی داد حق همی تشتاد پێم باش شتی باشتر بێنن حکوومەت سێتەرێکی باشتر بکات لە بازاڕەکانە لە گومرگەکانە لە شوێنەکانە هەموو شوێنێک بخاتە ژێر کۆنتترۆلی خۆیەوە بۆەوەی بتوان شتی باشتر بێتە وڵاتەوە خزمەتی باشتری وڵاتە بکەن لیژنەیەک بۆ کە ئێستا لە حدودەکان هەیە دەبێت ئەو چاودێرەکان و دووتۆتر بکات لەڕووی کواڵەتیەوە بۆ ئەوەی شتی ساختەنێتە ناوەخۆی کوردستان و ئەوانەی لێرەشن کارگەکانی بۆ منە شیرەمەنی دەبێت لێژنەکان تون و تۆڵتە بکرێن خواردنی تازە بێنە پێشەوە خواردنی باش بێنن خواردنی فاسدۆم شتانە نێنن ڕێگری بگەن لە گومرکەکان لە مەرزەکان خواردنی باش بێت خواردنەکان ماوەیەکی نەماوێ مایەک و داخل هەرێمی کورسانی بکەن وڵاوێت بازرگان عنی ئێستا بازرگانی تمینیتە کە تشتێ مەسەن چی تاریخ هەندی تاریخ دیتەروی چێترە چکو گەلێک تشتایی مەسەلەن دێکڕی تاریخۆی کێمە تو ناشی فرۆشی کوالیتی کۆنتترۆل بەپێی من دەتوانێت ینی ڕێژێکی 100% نا بەس دەتوانێت 175 کۆنتترۆلی بازار بکە و دەتوانێت ئەو کوالیتیە بەرز بکاتەوە کە دەیەوێت لە بازارە نرخەکان ینی بەپی نرخەکان و بەپی کوالیتەکە دەتوانێت بەرزی بکاتەوە حکومەت دەتوانێت ڕێگری لەوەی بکە کە شتی باش بخاتە بازار و شتی خراپ نەخرێتە بازارەوە لە مەخزانەکان ئەوانەی کۆنەیە بەسەرا چووە نەخرێتە بازارە ئەوەی تاریخی کەمماوە نەخرێتە بازارەوە یعنی ئەوەی کە ئەوە حکومەتە کەس ناتوانێت ئەوە ڕێگری لێ بکە ئللا حکومەت دەبێت و بازرگان کێشەی نییە. بینەرن بەڕێز سوپاس بوان بەڕێزانە کە سەرنجین خۆ دەربارەی vê pirsiyara hatiye arastekirin behsa çend tişteka kir mamosteyî berris kê behsa ewan xarnakerê wê mawe bi ser çû
هەروەسا بەحساوی چەندی کرد کە تەریخ و ئەو تەریخ هاتیەدانان بوو ماوە سەرچوێ چەند زۆر بیتن باشترە بۆ هەفڵاتی چونکی دی پتر شێت بکارینتن هەروەسا لژنێک بهێتە دانان بۆ چاودێریکردنی سەرکوگەها و مەغزەنا ئەوە چەند گرنگن ئەف تشتێن هاوڵاتیان بەحسکردن تا چافتن سەر هەیە هەموو ئەمانەی هاوڵاتیان دەڵێن کراوە بەێ سوودیشی نەبووە بچی مانای چییە مانای وایە بەڕاستی ئاگاداری وردی بازرگان نەبی بازرگانی گەورە ئەمانە دوایی دەست دەرەچن ینی توانات لەگەڵیان نامێنێ توانەت لەگەڵیان نامێنێ بەرەو کاتێک کە حکوومەت دەست ئەشوا لە بازار و ئەیداتە دەستی کەرتی تایبەت لە عێراق و لە کوردستان ئەو کەرتە تایبەتە پێگەیەنراوە تێگەیەنراوە نییە هێشتا کە بانکی هاوڵاتیش بپارێزێ لەبەرەوەیە بینی خەڵکەکە چەندی حکوومەتە لە من خەڵک تەعین ناکەم خەڵک بۆ حەزی تەعینی حکوومەتە چکە لە لای حکوومەت مافی هەیە لە لای کەرتی تایبەت مافت نییە بێ سەر باسەکە کەواتە ئەرکی یەکەم لەم بابەتە پەرلەمانە بڵێ ئەڵە من یاسا بێ پەرلەمان بڵێ من یاسام دەرکردو بە ناوی یاسای ژمارە 9 یاسای عێراق یاسای ژمارەیەکی 2010 عێراقم هێناوە کردومە بە یاسای ژمارە 9 2010 مافی پاراستنی بەکاربەر کو ئەو یاسای حکوومەت بە ئەنجومەنی بەسە پەرلەمانی کرد مامۆستا کە پەرلەمانی یاسا دەرکردی و تەبەنیال سەرکردی بەڵام حکوومەت پابند نەبووە پێویست دێنە لای حکوومەت حکوومەت کو ئەنجومەنەکەی کە باسمان کرد لەوەندە کەسە پێک بێ بۆچی ئەنجومەنێکی گەورەیە کە لە یاساکە هەیە پێوتری ئەنجومەنی پاراستنی بەکاربەر نییە و بۆچی هاتبوو بە هۆبەیەکی بچکۆلە لە وەزارەتی بازرگانی ئەخبارێکی وایە کەواتە حکوومەتیش نەیکرد بابینەوە پەرلەمان نەیکرد و خەڵک هاوارێتی حکوومەتیش نایکەوتایەتی دەستە هاوڵاتی چییە سەربارد وێ چەندێ ئێمەی هاوڵاتی ئەتوانین کارێ بکەین نە بە پەرلەمانەکرێ نە بە حکوومەتێک ئەو چ کارەمە خوا فەرمووی ئین الله لا یغیر ما بقوم حتى یغیروا ما بأنفسهم یعنی ئەمە پەیوەستە بە کەلتوری هادێن لە ئەوروپا خەڵک ئەوە پێگەیشت لە ئەوروپا خەڵکەکە توانیان بازار کۆنتترۆلکەن پێش ئەوەی بازار کۆنتترۆلی خەڵک بکە چۆن من چەند نمونەیەکی قەدیمت بۆ بێنمەوە چەند نمونەیەکی قەدیمت بۆ بێنمەوە لە دوای وفاتی پێغەمبەر دووری خوای لەسەر وتم مسلمانان ئەوش کەوتنە ئەم بەشی زۆریان کەوتنە فڕۆفیاڵ و بازار و بابەتانە لە سەردەمێکە لە مەکەش ئەم گرانییان کرد مێوش وانە هاتنە لای ئیمامی عەلی وتیان لەقەد غەلە الزەبیب بمەکە یعنی بە کوردی یعنی مێوش زۆر گران بۆ لە کڕی نایە لە مەکە چی پێیان گوت قال ئەرخیسوه بالتەمری هەرزانی کەن بە خورما یعنی بایکۆتی مێوش بکەن هەمووتە بژن خورما بخۆن مەجبورە کابرا چی لێکە خۆ بۆ گەنەکە بینی هاتنەوە سێریکە وەرە دوورتر وەرە سەردەمی تابعین وەرە سەردەمی پیاوێک ئیبراهیمی کوڕی ئەدهەم هاتن بۆ لای وتیان لەقەد غەلە اللەحم في السوق بە کوردی گۆشت زۆر گران بوو لە بازار قال ئەرخیسوه هەرزانی کەن بچی بەدەست چۆن هەرزان وتی مەیخۆن بایکۆتی کرد کە بایکۆتیان کرد ئەو زمانە نەموجەمیدە هەبوو نەسەلاج و بۆ گەنەکە وانە ئیتر هێنایەنەوە نرخەکەی جارانی خۆی هێنایەنەوە ئەو نرخەی جارانی خۆی بۆ ئەوەی کە بالی بن بەسم چی بوو بەسم هەموو ئەمانە وەرن چوار وڵاتی عەرەبی وەرگرە مەسەر لە سعودیە ماسی گران بوو چەند ساڵێ لەمەوبەر وانە هاوڵاتیان هەمویان وەکو هاشتاگەڵێ هاوڵاتیان هەمویان کەمپینێکیان کرد ناوێن نە بە عەرەبی چکەوەن عەرەبن ناوێن نا خەلووهە تعفن بە کوردی لێگەڕێبا بۆ گەنکە لێگەڕێبا بۆ گەنکە کەس نەیکڕی هێنایەنەوە سیعرەکەی جارانی خۆی مریشک سەردەمێک مریشکی بەستوو لەکوێت گران بوو هاوڵاتیان یەک کەمپینێکی گەورەیان کرد بێ هاوڵاتی پشتی یەک بگری یەک کەمپینێکی گەورەیان کردوتیان خەلی هەتخیس لێگەڕێبا بۆ گەنکە هاتنەوە سەری ساڵانی زووتر تۆ لە بیرن نایە لە ئەرجەنتین هێلکەیان لە پڕێکا بڵند کرد کە بڵندیان کرد دوو ئەوەندەی سیعرەکەی لە کڕین نایە هاوڵاتیان تێکڕا سەردەمێ بوو نە ئینتەرنێت هەبوو نە هیچ بابەتانە نەتۆڕە کۆمەڵایەتەکان هەبوو پێکرا هاوڵاتیان بڕیاریاندا لە ڕێگەی ئەو ڕێکخراوانەی کە بێتە ڕێکخراوی پاراستنی مافی بەکاربەر هەموو پێکەوە بڕیاریاندا هێلکە نەکڕن هەموو ڕۆژش خۆ مریشک ناوەستێ مریشک هەر هێلکە ئەکە دڵای ناگری هێلکە دێ هەر زیادەکە و هەر زیادەکە و هەر زیادەکە و لە بازاریش هەر نافرۆشیە هەمویان داوای لێبوردنیان کرد وتیان بە هەمان نرخی خۆی ئەتاندەینەوە هاوڵاتیان ئەمجا لە ڕێگەی ئەو ڕێکخراوانی کە ئەمە لە کوردستان پێویستیمان بێتی هاوڵاتیان گوتیان نەخێت بە سیعرەکەی جاران ئێمە ئەمجا نامانێت مەرجمان هەیە مەرجمان ئەوەیە بیهێنە نیوەی سیعرەکەی جاران ئەوە یەک دوو چەندین شوێن هەیە پێی دەگوترێ بێسەرپەرشتان بێباوکان خەڵکی فەقیر هەژاران بێنەوایان ئەبێ خواردنی سێژەمەی ئەوانش بدەن لەو هێلکەیە یارمەتی ئەوانش بدەن بیهێنەوە سەر نیوە ئینجایمەد ئەیکڕینەوە اینجا کڕیانەوە ئاوایان لێک مەبەستم چییە
ئەمە ئەوەیە کە پێمان دەڵێ پەرلەمان هەیە حکوومەت هەیە ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی هەیە ئێمە لە کوردستانە ئەمڕۆ پێویستیمان بە چەندین ڕێکخراو هەیە دروست کرێ لە ژێر ناوی ڕێکخراوی چی ڕێکخراوی پاراستنی مافی بەکاربەر 1 2 3 4 5 6 10 15 20 ئەبێ هەبێ ئەم ڕێکخراونە لە زۆربەی وڵاتان هەیە یانی وڵاتێکی دراوسێمانۆکو تورکیا ڕێکخراوەکانی مافی بەکاربەر چیان هەیە سایتێکی دیاریکراویان هەیە پەیجێکیان هەیە دیاریکراو ئەکاونتیان هەیە هەمویان خۆیان من و تۆ هەر هاوڵاتێکی تر بۆ نمونە ئەم ڕۆژگارە چیمان کڕی بێ تۆ چوویتەتە کۆگای فلان ناوی کۆگاکە هەیە لێت کڕیوە وەسڵەکەشت هەیە هێناوتەتە ماڵۆ سێرەکەی بۆگەنە سێرەکەی تێک چووە سێرەکەی مشکی تایە سێرەکەی چێکی تایە سێرەکەی ئەسپەی تایە وانە لێش وەرناگرێتەوە کابرا لە ماڵەوە دایێنێن ڕۆژی 15 سێ کە ڕۆژی جیهانی مافی بەکاربەرە یەک هین دروستەکەن کەمپینێکی گەورە مەعرەزێکی گەورە یا با بڵێم چالاکیەکی گەورە ئیڤێنتێک ڕووداوێک حدەستێک دروستەکەن هەمومانە چینە شوێنێکی دیاریکراو دانیشین من ئەو شتێکەوە لەو کۆگایە کڕیومە و لەگەڵ وەسڵەکەی دایانێم ئەڵێ مەمە هی کۆگای فلانە شتی ئاوای فرۆشتووە ئەبێ ئێمە بیان شکێنینەوە لەو حاڵەتە بۆ ئەوەی کە جارێکی تر شتیوان نەکەنەوە ئەمە پێویستیمان بەو جۆرە ڕێکخراوانە جامە بەستمەوەیە غاندی وڵاتێکی گەورەی ڕزگار کرد خۆ بەشێکی زۆری بەو بایکۆتە بوو ئەمڕۆ حکوومەت شتێکی نییە ئەمە بایکۆتی حکوومەتکەین باسی لە بایکۆتی حکوومەت نییە باسم لە بایکۆتی ئەم هەموو کۆگایەنەیە چونکە هەموو شتەکان حکوومەتی چی نییە ئینتاجی هەمووی داوەتە دەستی خەڵک هەموو داوەتە دەستی کەرتی تایبەت کەرتی تایبەتیش ئاوای لێ کردوین لەبەرەوە مافی خۆمانە ئەم کەرتی تایبەتە نابێ غەدرمان لێ بکە نابێ غەدرمان لێ بکە لەبەرەوە ڕەشید خووری شاعر ئەڵێ لەقەد سامە هندی فەجەوع دەولەتەن هندی قەزدی مەهاتما غاندیە غاندی کە بە خەڵکی گوتکا کە بە ڕۆژوو بن بەو مانایی کەوتی شتەکانی مانچستەر مەکڕن ئیدی هەمووی کەڵەکەی کرد لەوێ ناچار بوون کەەوە ئەوان ئەو نرخشتانە دابەزێن و چۆن ئەڵێ ئەو داواکاریانی غاندیش جێبەجێ بکەن جا لەبەرەوە هەموو ئەمە لە ڕاستیدا پێمان دەڵێ ئێمە چیەکەین لەم ژیانە ئێمە دەژین بۆ ئەوەی بخۆین یان ئێمە دەخۆین بۆ ئەوەی بژین ئێمە نابێ بژین هەر بڵێن ئەخۆین و ئەخۆین هەر چۆن هات لەبەرەوە هاوڵاتی ئێمە ئەگە پەرلەمان داوای مافەکانی نەکرد و حکوومەت دەستی لە کەرتی تایبەت شوشتووە خۆشی هیچ ناکا و بە نرخی گران و هەرزان بیدەری هەر شەکوە ئەکا و هەر سکاڵا ئەکا و هیچ ناڵێ ناتوانێت بایکۆتی کۆمپانیای بکە ناتوانێت بایکۆتی مۆڵێ بکە وانە عادێ با مۆڵێکی دیاریکرا و شتی خراپمان لێ بینی هەمومان بڕیار بین نەچینە ئەو مۆڵە دەبزانە کۆڵەدایە کۆڵ نادە لەبەرەوە هاوڵاتیش ئەم هینەی نییە وەکو ئەوروپا دەستێتت خۆش مامۆستای بەڕێز سوپاسیەتەتکەین بەردەوام بۆ دیگەلمە تا دومایە خەڵکی بەلێ بینەرین بەڕێز زۆر سپاسیاوەیان ڕێزدارجیتکەین کە دیگەلمەدا بوون تا دومایە خەڵکی و زۆر سپاس بووان بەڕێزاوێت بەشداری کریت ناوا ڕاو سەرنجین خودا وەکوس بۆ پێ ئامادەکردین و هەروەسا سپاس بووان هەفکارن بەڕێژی و سپاس بۆ هەفکارن بەڕێز ئەوێل پشتا کامیرە ڕاستیان و ئەوێل ژۆرە کۆنتڕۆلی ببینم خێر و شاد هێویا ژیانەکە پڕ بەختەوەر و خۆشی بۆت خاسی سلام